بینەرە ئازیزەکانی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیداد بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزێژ هاتمەوە خزمەتتان بینەرانی ئازیز بۆم هەفتەیی بەرنامەکەم تەوەرەکەم تایبەت کردووە بە باسکردنێک لە ئامادەکاریەکانی یانەی نەورۆز بۆ خولی پرۆلیگی عێراق کە لە ماوەی ڕابردوودا کەمپێکی مەشق و ڕاهێنانی لە شاری هەولێر کردە و چەندین یاری دۆستانی ئەنجامدا و دواتر گەڕایەوە شاری سلێمانی و چەند یاریەکی دۆستانیشی ئەنجامدا ئێمە بۆ شەنوکەوتکردنی ئەم باسە لە نێو ستۆدیۆ بە سوپاس و میوانداری زۆر بەڕێز هادی کەریم ئەندامی دەستەی کاریگەری یانی نەورۆزمان کردووە کاک هادیجان سڵاو لێبێ و دڵخۆشمە ئەمڕۆ لەگەڵمانی زۆر سپاس بۆی بەڕێزش کاک هادیەکەر سەرەتا بۆ دەست پێ بکەم پێشەوی بچمە لای ئامادەکاریەکان یێنەکە یاریگەی یانی نەورۆز ئەم ساڵ ئەتوانرێ مەبەستم مەلعەبەکەیە ئەوەی یاریگە یانی سلێمانی کە یانی نەورۆز یاریەکانی تیا ئەنجام بدات ئەم ساڵ هیچ گەرنتیەکەیە بە شەو یاریەکانی تیا ئەنجام بدرێت ینی مەلعەبی سلێمانی بەڵێ بەڵێ ئەگەر کەش و هەوا و زروف لەبار بێ ئەتوانین بڵێ یعنی لە ڕووی بلاجی تۆر و ڕووناکی ئەو شتانە هیچ هەمووی چاکراوە بە مەزبوطی و بە ڕێکوپێشی و دوێنێ لیژنەی تەراخیسات ئەلحەمدوللا سەعات دەیشە وەڵامیان ناینەوە کە شتەکانتان زۆر مەزبوط و یاریەکان ئەکرێت یعنی هەموو شتەکانمان بە شێوەیەکی ڕێکوپێک لە مەلعەبی سلێمانی کردو هەم لە چاکردنی کورسی هەم لە ناو یاریگا هەم لە ناو مەقسوورە هەم لە دەرەوە یاریگا هەموو شتەکانمان ئەلحەمدوللا باش کراوە ژووری ڤاریشی تایە هەموو شتەکانمان بۆ جێبەجێ کردووە باشە با بچینە سەر ئامادەکاریەکانی یانەکە لە ماوەی ڕابردووە یانەکە ئامادەکاریەکانی کردو لە شاری هەولێرە چەند یاریەکی دۆستانی ئەنجامدا هیچ سوودێک ڕایانە هیچ سوودێکی لێ وەرگر لەم کەمپەوە یاخود باشتر بڵێم ئەو یاریگرێ بەستانی کەوا کراون لەگەڵیا ئایا بەدڵی ڕاهێنەر بووە یاخود بۆ ئیدارە خۆی بڕیاری لەسەر گرێ بەستەکان داوە ئامادەکاریەکانی یانەکە چۆن هەڵسەنگێنی تۆ و دیارە هەموو تیپێک کە دروست هەبێ بیدایەت ئەبێ بیدایەت ئەچنە کاتی مەشقکردن و دوای ئەوەش پێش دەوری ئەچنەکەم پێشی مەشقکردنەوە ینی ئەم ساڵ لە شاری هەولێر کردیان ئەو کەمپی مەشقە تقریبان دە ڕۆژێک لەوێ بوون بە شێوەیەکی باشوە چەند یاریشی ئینیان کرد دۆستانە لەگەڵ یانەکانی عێراقا لەگەڵ شۆرتا لەگەڵ حدود لەگەڵ زۆر یانێکە ئەنجامەکانیان باش بوو ینی ئەوە نەبوو بڵێن تیپەکەمان تیپێکی خراپ بێ و ئێستاش حالیان لە کەمپ و مەشقان و تقریبان 29 یاریزانە نێناوە تاقییانەکەن و هەووی بۆی تر لەم هەفتەوەی شەڵا خۆیان بە تەواوەتی ئامادەکەن بۆ یاریەکان کە لە وازان 27 مانگەکرێن کاپتنوەلی کەی بڕیاری کۆتایی لەسەر پێکاتەکە یاخود پێکاتەکە دیاری کراوە نەیستە ئێستا حالیان خۆی هەموو شتەکانە چێتە لای ڕاهێنەر ڕاهێنەریش تەبعاً بڕوانەکەمە تا ئێستا تەواوی کردبێت لەوانەیە لەم هەفتەیە ئەو شتانی کە ئەوێت لە یاریزانەکان ئەوەی کە باشە ئەوەی کە خراپە هەمووی دەستنیشانکە و ئەو سا لەگەڵ ئیدارا کۆبوونەوەکە لە ماوەی کەمپی مەشقوڕاهێنانەکەی هەولێرە ئەنجامەکانی یارانی هەولێر و کۆبردنەوە ئەنجامی باشی بەدەستێنا بەڵام زۆرینەی یاریەکانی بەجیاوازی گۆڵێک بردەوە ئایا پێدوانی ئەمە کێشەیەک بێت هەڵی هێرشبردننی یانەکە یاخود کۆمەڵی لە هەندەران باسی ئەویان کردووە کە ئەڵێن هێرشبەری سوپەری نییە یانەکە ینی نۆرۆز هێرشبەری سوپەری نییەوە پیان وایە کێشیان بۆ دروستە بێ یانەکە لە خولی پرۆلیگی عێراقەکە بچنە ناو دەوریەوە خۆی ئێمە ڕاستە ڕاهێنەر ئەو یاریزانانی دەستنیشان کردووە و ئێمە ناتوانین هیچ تەداخل لێ بکەین کتابان لە هێنانی یاریزانە خۆتەزانی ڕاهێنەر سەر پشکە و ئێمە ناتوانین سا خەرار بین کەوایە تیپەکەی خراپە یا باشە یا زۆر باشە لەبەرەوە ئەو ئەنجامی یاریانی کە کردوێتی باش بووە بە تەبعاً هەموو یاریەکانیشی کە کردوێتی بە تەشکیلی ئەساسی و یاری نەکردووە یاری وایتیا بۆ مەسڵین 5-6 ئەساسی تێ نەکردووە ینی ئەمەش لەوە چێت دە حسابی گۆڕکردن و ئەوانین بێت و ئەو یاریزانانی کە هێناویشەتی لە ئاسی هجووم ئەبێ باش ببێت یاریکەرێکی محتەریف کە بێنیت ئەگەر خراپێت چۆنەهێنێت یعنی بێ باش بێت پێ دوایە ئاستی یانەکە لەم ساڵا باشترێ بێ ئەو یاریزانانەی هاتوونە ئەم ساڵ باشترن و ئەنجامی تیپەکە ساڵ باشترە بێت هیچ ئومێدێک هەیە باشتر بێت لە ساڵانی ڕابردووە یانی نەورۆز ململانێ بکات لەسەر پلەکانی پێشەوە من ناتوانم ێستا و قەرارە بم چونکە یاریزانەکان هێناوێنە ئەوان
هەتا لە دەوریان نامبینی ناتوانانی ئینیان بۆ دانەی خیاسیەوەی کە باشن یا خراپن یاخود ناتوانانی ئەی بیکەم بە شێوەیەکی تر با پرسیارەکە بکەم ئامان ژیانەی نەورۆز چییە؟ ئامان جێوێ لە خولی نایب خولی پرۆلیگی عراقا بمێنێتەوە یاخود ئەوەیە ململانێ بکات لە سەرێکی لە پلەکانی پێشەوە؟ ئێمە ئامانجی سەرۆک و دەستەی کارژێڕی یانە یعنی ئامانجمان بۆ یەکەم و دووە موسێمیە نەک بۆ مانەوە لە دێمە لە شەشەمە ئامانجمانەوە جاگەر وابێ کۆمەڵ یاریزانی هینێنین و بەژاری ناکەین بەعکسەوە ئێمە نادی سەرپشتێکی کردوون ئەو دەستەی فەنی تیپی تۆپی پێیانەکەمان کەوا کامیاریزانانی باشە لە ئاستی لە بەغا بێ لە جنوب بێ لە عێراقا بێ یا لە وڵاتێشکە بێ بێنێ یعنی ئێمە هەموو شتەکانمان بۆ کراوە کردوون ئەوانیش بتوانن فرقەیەکی تۆکمی باش بۆ شاری سلێمانی دەستنیشان کە کاپتن وەلی کەریم لە وەرزی ڕابردوو لە ناوەڕاستی یاخود پێش کۆتایی وەرزەکە داواکاری دەستگارکێشانی پێشکەش کرد بەڵام ئەو کاریگەڕیانەکە ڕەفستان کردەوە دواتر لە کۆتایی وەرزیشە دەنگویەوە کە ئەمساڵ بەردەوام نابێت بەڵام ئێوە متمانەتان پێدایە و کاپتن وەلی کەریمیش ئەمساڵ بەردەوامە بێت هیچ چۆن بڵێ ئاستی کاپتن وەلی یاخود چ شتێک وای لێتان کردکەوە دیسان متمانە بە کاپتن وەلی کەریم بێنەوە بۆ وەرزی ئەمساڵ؟ خۆی ئەگەر تۆ سەیری تیپی تۆپی پێی پارمان بکەیت لە ئاسێکی چۆنەڵی قەلەقی و دروستکردنی تیپ و هەروابێتەوە نەبوونی مەلعەب و یاریەکانمان زۆری لە مەلعەبی جنوب بوو یعنی وەختی وا بوو فرقەکەمان هەر لە پاسا بوو ڕۆشن یاریانەکرد هەفتەی ئایندەیانی دوو ڕۆژ لێرا بوون ڕۆشنەوە یعنی ئەمە شێوەیەکی قەلەقی پێوە دیار بوو تیپی تۆپی بیانەکەمان بەڵام لە دوای ئەوە کە یانەی هەولێر کە لێرەوە من زۆر سپاسیانەکەم کە توانیان مەلعەبمان بنێ ئەوە بوو مەلعەبیان ناینێ ئەنجامەکانمان بەرەو باشتر ڕووی کە دوایی کە مەلعەبی سلێمانیشمان نۆژن کردەوە و باش کرد ئەنجامەکەمان بەرەو باشتر بوو یعنی معنای کاپتن وەلی لە ئاسێکی باشە بووە بۆی هەشومانەتەوە گەر خراپ بێت وەکو یانەکانی کە ئیزنمانیان وە خۆش دەزانی زۆر لە یانەکان دووسێ مدەڕیبیان گۆڕی بوو بەڵام یانەی ئێمە سیخە و باوەڕی پێی بووکەوە بمێنێتەوە ئەوە بوو ئەم ساڵیش گرێبەستی لەگەڵا کردەوە ئەم ساڵە لە سەرای وەرزۆر یاریەی خۆتانە یاریەکان ئەنجامەدەن پێ دوایە تا چەند کاریگەریە بێت لەسەر ئاست و ئەدای تیپەکەەوە تیپەکە لە ناو هاندەرانی خۆیان یاریەکە لە سەرای وەرزۆر لەم ساڵە هیچ ئامادەکاری یاخود هیچ کۆنتاکتێکدان لەگەڵ هاندەران کردووە کە ئەمسا بە شێوازێکی جیاواز و بە پاڵپشتێکی جیاوازتر لە ساڵانی ڕابردوو یارمەتی تیپەکە بدەن؟ ئێمە هاندەرانمان ئەلحەمدوللا نەک بڵین دەستەی هاندەران تەمانەوە پێش ئینەکەیە هاندەرانێکی زۆر لە خەزا و ناحێکانەوە یەن بۆ تەنانەت لە کەرکووشیشەوە یەن بۆ سەیری یانەی وەشی نۆرد ینی جەماوەریشی باشمانەیە و پێش دوو هەفتە لەگەڵ سەرۆشی یانەکەمان کۆبوونەوەمان کرد لە دەگەڵ دەستەی هاندەرانە ئەو شتانەی کە پێویستیان بوو بڕیاریە هەمیان بۆ بکات و هەروابێتەوە چوونیشیان بۆ شارەکانی کەش ینی ئەوانەشمان گردە ئەستۆ بۆی بتوانین ئەم ساڵ یانەکەمان بە گوڕوچینەشیکەوە لە ناو مەلعەبی خۆمانە لە ناو شاری خۆمانە بتوانین ئەنجام بێنین خۆش تۆزانی جەماوەر یاریزانی ژمارە 12ەیە یان ئەگەر فرقا باش بێت جەماوەرێکی زۆرتری لێی نەبێت ئیشەڵا ئەم ساڵ بیدایەتە لە ناو یاریگای خۆمانە ئەبێ ئەنجامی باشمانە بێ. باسی یاریگاکەمان کرد کۆمەڵ لە هاندەران هەم گلەییان هەیە لە وەکو داواکارێکیش پێشکەشیان کردوڵن داواکەین ئەو تەلبەنی یاریگاکە چواردەوری یاریگاکە لاوبرێ یاخود لایەن یەکەم نزم بکرێتەوە کەوا بتوانن بە شێوەیەکی جوانتر و ڕوونتر یاریەکان ببینین. ئێوە هیچ کارتان بۆ ئەوە کردووە؟ ئێمە هیرمان کردووە بەس مەلعەبی خۆمان نییە ناتوانین بەعزە شێکی تیا بکەیتەوە ڕەبتە بەیانی سلێمانیەوە بۆ سپاسشیانەکەین کەوا مەلعەبیان نیایینێ ناتوانانی بەعزە ئینێکی تیا بکەی بەڵام ئێمە هیچ داواکارێکتان لایەنەکە نەکردووە؟ بڕوان ناکەم چونکە ئەوە شتێکە ڕەبتە بەیانەکە خۆیەوە بەڵام وەکو ئامادەکاری ناو لیژنەی تەراخیص ئەو شتانی کەوتووە ئەوانەی کە ئەوان ئێلێ هەمومان کردووە شەڵا بیان وتیان شەبەکەش ئەوشمان لابرد. یاریگای یانی وەرشی نەورۆز ئەو یاریگانیویەکەی کەی تەواو ئەبێت هاندەران بە تامەزرۆ چاوەڕێن؟ خۆی کێشەیەکەیە لە زەویەکەیە لە زەوی دەرەوە
بەڵام ئیسا حالیان ناو یاریگاکە دوێنێ من ئاگام لێ بووە کەوا سیستەمی ئاویان بەستووە بۆ چیمەنەکە ینی ئەو خۆش لەوانەیە بینیم بێتێ کورسی من دەڕەجاتیش تەواو بووە بەڵام بە شێوەیەکی زۆر سەریع ئیشی تیان ناکرێ هیوادارم هۆکاری ئەمە چییە کێشەی دارایی یانەکەی یاخود هۆکاری تری لە پشتەوە وەڵا من نازام هۆکاری چی بێت چونکە بە گرێبەسمان لەگەڵ کۆمپانیایە کردو کۆمپانیای تەرەبێ خۆی بەباشی ئیشەکانی خۆی بکات لە هیچ کێشەیە نییە ومێ دەکەن کی تەواو بێەوە ئایا بۆ قۆناغی دۆمی خولیانە خولی پرۆلیگی عراق تەواو بێت هیچ ومێدێک بە هەندەرانەدەن بە تەسەوری من لەوانەیە لە مەرحەلەی دوو تا دووسێ یاریش دوایش تەواو بێ ینی ئیشی تیاکەن یعنی ئەمە چۆن بڵێ مژدێکی خۆشە ئەیدەی بە هەندەران کەوا لە قۆناغی دووەمە ئیشەڵڵا ینی ئێمە کە لەگەڵ ئەو برادەرەی کۆمپانیاکە قسەمان کرد هاو بۆ نادی قسەمان لەگەڵا کرد ئەوان ئیشی خۆیان نەکەن بەڕاستی ئیشەکانی شانەتایسا بە شێوێکی زۆر ڕێک و پێک و جوان ئەکرێت و من بۆیە پێتەڵم دوێنێ سیستەمی ئاوی تەواو بوو ینی چیمەنەکەی تر دەست بە دروستکردنی چیمەنە کرد کە چیمەن کرا یاریگاش ئەوانی کەش مەخسوڵشتەمی تاو بووە یاریگەی ڕاهێنانکردن و چوار دەور و شتەکەی ئەوانە جارێنی لیژنی تەراخیز کە براری لێدا ئەوانە ئەبێت بەڵام ئێمە بەرنمەیەکی زۆر تۆکمی کەمان نەبووکەوە مەلعبێکی کە لە تەنیشت مەلعبی نەورۆزەوە بکەین بەڵام کێشەی زەویە بوو بە تەما بووین شوێنی حەوانەوەی نادیەکانیش بکەین دەوێ ینی کۆمەڵێک بەڵێ کۆمەڵێک مەشروعی زۆر گەورەمان بەدەستەوە بوو بەڵام بەداخەوە شوێنەکان نایان ناتا ئیسا کێشەی ئەومانەژینا ئەوانە نەبێت باشی مەلعبەکرێ هەتا یاریەکانی عێراقیش بخێنە ئێرەوە بخێنە یاریگەین وەرچی نەورۆزەوە چکە بە شێوەیەکی زۆر جوان خەریتەی کراوە و شتی کراوە یعنی مناڵم دایانەمێشەکە لە مەلعبەکانی دووەلی درێسی یانەکە بۆ وەرزی نوێ و درێسی ڕاهێنانەکانی یانەکە تا ئێستا هی وەرزی نوێ دانەنراوە یاخود درێسی نوێ یانی وەرشی نەورۆز بۆ وەرزی نوێ ڕانەگەێنراوە کەی ڕاگەێن وە چیان کردو بۆ خۆی یاری ودی خۆتەزانی بە جلوبەرجی شکەوە یاریەکەیت بەڵام بەرنمەیەکی باشمان هەیە مفاجئکەوە ڕۆژی یاری شتی جوان بکەین ناوترێ یعنی تاوەکو یەکەم یاریانی ناتوانین بەڵام شتێکی زۆر مفاجئی کەمان هەیە ئەوەی شەڵا لە مەلعبای بینن ئەی درێسی ڕاهێنانەکانی یانەکە هەمووی ئەوە ئێشاهین نەکراوە بەڵام بە شوێکی زۆر جوانترە بە ئیمساڵ بارودۆخی دارایی یانەکە چۆنە من دارایی یانەکە تەبعاً سەرۆکی یانەکەمان بۆمان جێبەجێکەوە خۆشمان داهاتێکمانەیە دەوری 50-55 ملیۆنە ئەوە ئەکرێت بەوەی کەوە یانەکەمان بچێتە خۆناغێکی باشەوە هیچ تواقسە لە سەریانەی نەورۆز من کاتی بەرنامەکەم زۆر کەم ماوە دواشت لە سەریانی نەورۆز چ مژدێک بە هاندەرانەڵێ شتێک سرای نەورۆز بە هاندەرانەڵێ کە دەمێکە چاوەڕوانی ئەوەن بۆ نمونە لە بەرنامەیەک لە شوێنەکە باسی ئامادەکاریەکانی یانی نەورۆز بکرێت و من چەند جارێک خۆم خوێندی بە کاپنوەلی و کرد بەڵام بۆی سەرقاڵی بە خولی ڕایەنەرایەتی بۆ پرۆلیگی عێراق تەرفەتی بەشداریکردنی لە بەرنامەکەی نەبووە من سوپاسی تۆکەم کەم ڕۆ ئامادەبووی لە بەرنامەکە پێم خۆشە لەسەر یانی نەورۆز شتێکت مابێ کە هیچ هەواڵێکی خۆی شتێکی خۆشەیە کە بە هاندەرانی بڵێ طبعا یانی نەورۆز الحەمدوللا تا ئێستا لە کەمپ و مەشقانی شێوەیەکی باش تەمرین و مەشقی خۆیانەکەن و ئیشەڵا دڵی جەماوەری شاری سلێمانی و دەوروبەری و جەماوەری یانەکە دڵخۆشەکەین کەوا ئەمساڵ بە شێوەیەکی ڕێک و پێکتر لە یاریگای خۆمان چونکە یاریگا زۆر تەئسیری هەیە کە تۆ لە یاریگایەکی دەرەوە یاریگای خۆت بێت ئەمساڵ خۆشبەختانە مەلعبمان چاک کردووە ژووری مەخسوورەمان چاک کردووە دەڕەجمان چاک کردووە شوێنی VIP و ئەمانە هەموو بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک لەسەر نەیانەی نەوەرچی نەورۆز ئەم ساڵ ئەیبینیت بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و جوان و ئیشەڵا یانەکەشمان ئەوەی کە جەماوەری یانەی وەرچی نەورۆز دەوێت باشتر پێشکەشی کا و بە شێوەیەکی زۆر جوانتر لە ساڵی ئایندا شتێکم بۆ هاتووە حەزم کرد بیکەم و پرسیار بە
باسەکرێ ینی سلێمانی داوای کرده بوو وەکو یانەکانی دیکە چوونە ژوورەوە بە پارە بێ بە بلیت بێ بۆ هاندەران ئێوە قبولتان نەکرده بوو بەڵێ ئەمە چۆنی بوو قبولتان نەکرد چۆن بۆ ئەم بڕیارتاندا کەوای تر یانەی نەورۆز بۆ منە یارەکانی بە پارە نەبێ وەکو هاندەرانی یانەکان ئێمە خۆی خۆتە زانین لەم کاتە قەیرانی داراییە بەڵام داهاتێکی باش بوو بۆ ینی ئێمەمانتوانی داهاتێکی زۆر باشیش بوو و لەوانەیە مناڵێک حەز زۆر جمهوری نەورۆز بێت پارەی پێ نەبێت بێبەش بێت ئێمە هەموو ئینەکانمان خوێنەوە بەڵام احتیمال هەیە لەبەر شتێک ژووری VIP بکەین بە پارە چکە VIP هەمووی ئەڵێ هەمووی خۆیەکە بە برادەر هەمووی خۆیەکە بە ئیدارە بە نادی بە حەکەم بە هەموو شتێک قەرەباڵغێکی زۆر ئەکەوێت هەتا ناپەرژینە سەر ئەو فرقە میوانانی کە لەگەڵ فرقەکانن ئەوە احتیمالە بکرێ بە پارەیەکی ڕەمزی لە کۆتایی بەرنامەکە گەر شتێکت ما بێت وەڵام من زۆر سپاسیەوە کەم بۆ سپاسی جەنابە یەکەمکەوە یانەی وەشی نەورۆزەی بەسەر کردەوە ئێمەش ئینشەڵڵا ئەو قسانەی کردومانە ئەبێ بە ئامانجێک و بۆ ئێوەش و بۆ ئێمەش کاکادیجان زۆر سوپاس کامڕۆ لەگەڵ ماپوویەوە بە هیوان یانەی نەورۆز ببینین لە پلەکانی پێشەوەی عێراق و ببێتە پاڵەوانی خولی یانەکانی عێراق یاخود وەکو هەموو یانەکانی تری کوردستان و بچێتە خولیانە پاڵەوانەکانی ئاسیا ڕۆژ لە ڕۆژان ئێمەش یانەی نەورۆز یانی شارەکان ببینین لە خولیانە پاڵەوانەکانی ئاسیا سپاسانەکەمەوە ئەوە تمۆحی هەموو کوردێکە لە کوردستانی عێراق بڵین حەزەکەین یانەی دۆک یانەی هەولێر یانەی زاخۆ تاوای یانەکان ئێمە هیوای سەرکەوتن بۆ ئەو سیانەی کە لەگەڵ یانەکانی لە خولی ممتازان یانەی دۆک یانەی هەولێر یانەی زاخۆ ئەنجامی باشیانە بێت وتەوە تەبعەن یانەی نەورۆزیشەوە حەزەکەین هەمومان ئەنجامی باشتر بێت و ئیشەڵڵا ئەم چواریانەیە هیچ نەبەیەکیشیان بگەنە یاری نیهایی خۆشە. زۆر سوپاس بینەرانی ئازیز لە کۆتایی بەرنامەکە من سوپاسی ئامادەبوونی بەڕێز سادی کەریم ئەندامی دەستەی کارگەڕی یانی وەشی نەورۆز دەکەم کامڕۆ لەگەڵمان بوو و سوپاسی ئێوەشەکەم تا ئەم کاتە بینەر و بیسەری بەرنامەکە بوون سوپاس هاوکاران لە پشتی کامێراکەم ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرموون تاڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران